دوو ڕۆژی ڕابردوو واتە پێرەوە دوێنش پلانی نیشتیمانی بۆ ڕووبەڕووبوونەوەی تونند و تیژی بەڕێوە دەچێت و ئەمڕۆژ بەردەوامی دەبێت ئەم پلانە لە چوارچێوەی کەمبوونەوەی تونند و تیژی یاخود بە ئامانجی کەمبوونەوەی تونند و تیژی و بێزکردنی پەیوەندی حکوومەت و هەرێمی کوردستان و ئەو لایەنانەی کە دەستپێشخەرن لە کەمبوونەوەی تونند و تیژی گفتوگۆ دەکەین لەسەر ئەم تەوەرە میوانەکەمان لە هەولێرەوە ئامادەیە کە باس لە با بڵێن ئەوە دەکات کێن ئەوانەی کە دەستپێشخەرن لە داڕشتنی ئەم پلانەدا و ئامانجی سەرەکی ئەم پلانە چییە و دەیانەوێت لە ڕێگەی ئەم پلانەوە چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ڕهێڵ ئەزیز قەرەداخی بەڕێوەبەری ڕێکخراوی سپارک لە هەرێمی کوردستان لەگەڵمانە ئامادەیە. کاگڕێڵ ئەم کاتت باش بێت سەرەتا پێشەوەی باز لە گرنگی و ئامانجی ئەم پلانە بکەین دەمانوێت بزانین ئەو کەسانەی کە دەستپێشخەری دەکەن لە داڕشتنی ئەم پلانەدا و بەشدار دەبن کێن. بەڵێ بەیانیتان باش بەڕێزان ئێمە وەکو ڕێکخراوی سوپارکی هۆڵندی بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوێکی هۆڵندی تر بە ناوی هیومن سکیۆریتی کۆلەکتیڤ لە هۆڵندا و بە تایبەتی هاتوون بۆ ئەم کارەی ماستەر کلاسی سێ ڕۆژەی ڕێکخراوەکەمان هەڵبەت ئێمە دوێنێ دەستمان پێ کردووە بە ماستەر کلاسە ئێمڕۆ دووەم ڕۆژێتی و بەیانی سێم ڕۆژێتی بە هەماهەنگی لەگەڵ با بڵێن نووسنگەی سەرۆکایەتی هەرێم و ڕاوێژکارانی پەرلەمانی کوردستان و بەڕێزان لە سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بەشدارن لە ماستەر کلاسە پرۆژەیەکی هاوبەشە لە بینی ئێمە و ئەم جیهەتانەی حکوومەتی هەرێم و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی بەیەکەوە بین بەردی بناغەی استراتیژیەکی بەڕەنگاربوونەوەی توندڕەوی و توندڕەوی دابڕێژین لە هەرێمی کوردستان. هەڵبەت ئێمە وەکو ڕێکخراوی سپارکی هۆڵندی لە 4 ساڵی ڕابردووە بە دەعمی مادی و معنەوی حکوومەتی هۆڵندا توانیومانە پرۆگرامێک یاخود بەرنمەیەک بۆ بەڕەنگاربوونەوەی توندڕەوی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. دەکرێت دواتر زیاتر تەفاسیلی بەمێت کە سەرکەوتوو بووە و لەسەر ئەساسی ئەوە ئێمە ئەم سێ ڕۆژە هاتوین ئەو ماستەر کلاسە ڕێکە خەین و بۆ ئەو بەڕێزانەی کە بەشدارن لە ماستەر کلاسەکەیە. کاگڕێڵ ئەگەر گوێبیستی دەنگی منیت دیارە باستەوە کرد کە ئەو کەسانەی بەشدارن دەیانەوێت لە ڕێگەی ئەم ماستەر کلاسەوە کۆمەڵێک پرۆژه یاسا بنووسنەوە کە هەمووی با بڵێن پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە دەبێت لە داهاتوە و کارێکی دەستپێشخەرە کە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان دەکرێت بە شێوەیەکی گشتی چۆن کار لەسەر ئەم ماستەر کلاسە دەکرێت ئەو کارانەی کە تێیدا دەکرێت خۆی لە چیدا دەبینێتەوە. بەڵێ تەمان ئەم ماستەر کلاسە خۆی لەوە دەبینێتەوە کە سەرەتا ئەمە سەیری پرۆسەی توندڕەوی ئەکەین لە ناو کۆمەڵگەیەکە شەرنێ کۆمەڵگەی کوردی بێ ئەکرێت کۆمەڵگەیەکی ئەوروپی بێ یان کۆمەڵگەیەکی تر بێ لە شەرق ئەوسەدیان لە ئەمریکا پرۆسەکە زۆر ئاڵۆزە بەڵام زۆر جار کە سەری ئەو خۆراکانە ئەەکەی کە ئەبێتە فاکتەر و پاڵنەر بۆ کەسێک کە توندڕە بێت و توندڕەوەکەی گەشە بکە لە ناویە بۆ نمونە نەبوونی هەلیکارە نەبوونی دەرفەتێکە یا ئومێدێکە بۆ ئایندە نەبوونی بێهیواییە نەبوونی نایەکسانی لە ناو کۆمەڵگە ئەمانە هەمووی یەک سنجیرە فاکتەری کەشکە لە هەرێمی کوردستان بەداخەوە بوونیان هەیە ئەمە وا لە کۆمەڵگە ئەکایان لەو گەنجە ئەکا کە بەرەو پرۆسی توندڕەوی بڕوە. دواتر یەیت باشە ئەی حەلەکەی چییە؟ ئێمە چی بکەین لە استراتیژیەکە بۆ ئەوەی کە بتوانرێ بە دوای چارەسەرە بگەڕێ. چارەسەری یەکەم و ئاسانترینیان ئەوەیە کە تۆ بتانی بەدیل پێشکەشکەی بۆ کۆمەڵگە بە تایبەتی بۆ گەنجان ئێمە بیرمان نەچێ بەپی ئامارەکان 6 ملیۆن دانیشتوانی هەرێمی کوردستان خۆی لە 6 ملیۆن دانیشتوو دەدا لە ناو ئەم 6 ملیۆنەیە لە سەدا 40 بۆ 45 گەنجانن یعنی ئێمە باسی 2 ملیۆن 400 هزار گەنج ئەکەین لەم هەرێمە ئەمە ژمارەیەکی زۆرە ئەم گەنجانە
بە تایبەتیش ئێستا تەمەنیان لە بینی 20 بۆ 25 ساڵە داوای لەوانەیە بەشێکی زۆریان تەخەڕۆجیان کرد بیان لە ئاخر قۆناغەکانی خوێندنیان نابن ئەوان داوای هەلیکارەکەن ئەوان داوای ئاسایشی ژیان ئەکەن کە بتوانن خێزانێک پێک بێنن بتوانن ژیانێک پێک بێنن لەبەرەوە سەرەتاترین با بڵین سەرەتاترین پێداویستەکانی ئەو گەنجانە یان ئەو کۆمەڵگەیە دابین بکەی لە ئەساسە ئەمە خۆی بۆ خۆی بەڕەنگاربوونەوەی توندڕەویە ئێمە داوامان کردووە پێشنیاریشمان کردووە ئیمڕۆ و بەیانیش هەر باسی ئەو بابەتە ئەکرێت کە پێویستە بەدیل هەبێت گەنجێک وزەیەکی زۆری هەیە وزەی ئەرێنی هەیە ئەبێ ئەم وزە ئەرێنیە ئەم تاقەی کە هەیەی بتوانێت لە کارێکی باشە بۆ خۆی و بۆ خێزانەکەی و بۆ کۆمەلگاکەی سەرفیکات نەوەک خوانەخواستە ئەم وزە باشەی کە هەیەی گروپێک لایەنێک بۆ مەرامی شخصی بێ سیاسی بێ کاری تیرۆریستی بێ بەکاری بێنێت و ئەم گەنجە بەلاڕێدا بێت و وەکو بینیمان گروپی تیرۆریستی داعش بۆ نمونە چەندین گەنج هیوایان دۆزیەوە لێ ئومێدیان دۆزیەوە هەم هەلی کار بوو هەم کۆمەڵە وعدی تریان پێیا بوون چوونە ئەوێ چونکە ئەو بەدیلێ نەبوو لە وڵاتێکی خۆیان لە شارەکەی خۆیان بۆیە سەرەتاترین با بڵین سەرەتاترین ئەوەی کە حکومت بتوانێت پێشکەشی کە ئەوەیە کە هەلی کار بدۆزێتەوە بۆ گەنجان ئەوەیە کە زەمینە سازیەک بکە ئەم گەنجە ئەم خاکە و ئەم وڵاتە ئەم حکومەتە بەهی خۆی بزانێ وە پاشان لە ڕێگەی مامۆستایانی زانکۆ لە ڕێگەی مامۆستایانی ئامادەیەوە لە ڕێگەی دایک و باوکانەوە پێویستە خولی هۆشداری پێشکەش بکرێ بۆی ئەمانیش کاتێک گەنجێک لە زانکۆیە لە ئامادەیە یان دایک و باوکی کە لە ماڵەوە ئەم گەنجە بتوانێت ئاگادار بکرێتەوە لە هەڕەشەکانی توندڕەوی و ئەمە چ کارەساتێکە خوڵخێنێ بیریشمان نەچێ دوێنێ هەژدەمین ساڵیادی ئەو کارەساتە گەورە بوو کە یەکی شوباتی 2004 سەدان قوربانی و شەهیدی لێکەوتەوە ئەوە نمونەیەکی زیندووە لە مێژووی کووردا بەداخەوە کە ئەوە بووە هۆی ئەوەی کە چەندی قارەمان و چەندین سەرکردەمان لە دەست بچێ ڕاستە کاگرێڵ دیارە باست لە کۆمەڵە خاڵ کرد کە ئێوە دەتانەوێت کاری لەسەر بکەن لە ڕێگەی ئەم ماستەر کلاسەوە بە دیاریکراوی لە ماوەی ئەم سێ ڕۆژەی کە ئەو ماستەر کلاسە ڕێکخراوە بەڕێوە دەچێت دیارترین ئەو بابەت و تەوەرانی کە گفتوگوی لەسەر دەکەن چین بەڵێ خۆی ئێمە وەکو سەرەتا باسم کرد ئەگەڕین بە دوای پاڵنەرەکانە و دواتر ئەگەڕین بە دوای چارەسەرەکە ئەوەیە کە زیاتر باس ئەکرێ ئێمە داوا لە بەڕێزان ئەەکەین لە بەشداروان پیان ئەڵێن بفەرمونون ئێوە پێتان وایە هەر کەسە لە گۆشەنیگای خۆی و وەزارەتەکەی خۆی و ڕۆڵی وەکو شارەزایەک لە ناو وەزارەتی بەڕێزیانە ئێوە چۆن ئەتوانن هەنگاو بنێن لەگەڵ شانبەشانی وەزارەتەکانی کە و جیهەتەکانی کە هەنگاو بنین بۆ ئەوەی ئەم استراتیجیە دابڕێژین و ئەمە شۆڕ ببێتەوە بۆ سەر با بڵین بەڕێوەبەرایەتیەکان ناوەندەکان و هەمومان وەکو با بڵین هەم حکوومەت هەم لایەنی پەیوەندیدار هەم زانکۆکان ئامادەیەکان دایک و باکەن وەکو یەکتیم وەکو یەکتیم بتوانێت کارکە لەسەر ئەم چارەسەرە لەبەرەوە هەر وەزارەتە و هەر جیهەتە و لەلایەن خۆیانەوە کاری لەسەرەکەم پێشنیار تەرحەکەن و ئەم پێشنیاران و ئەم کارانە کە ئەبێتە بەردی بناغی ئەم استراتیژیە دواتر بەرز دەکرێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ پەرلەمانی کوردستان بۆ وەزارەتەکان بۆ ئەوەی ئەوانیش کاری لەسەرکرێن و ئەگەر هەنگاوی دوو هەنگاو زیاتر بڕۆینە پێشەوە لە ئەو کاتە پێویست دەکات بۆ نمونە ڕێکخەرێک لە ئەنجومەنی وەزیران هەستێ بەم کارە و ئەم هەموو وەزارەتانە وەکو گروپێک وەکو تیمێک کۆ بکاتەوە و زیاتر ئیشی پێ بکرێت ئەمان ئێمە ئەمانێ ئەوەش بڵین کە ئەم ماستەر کلاسە لەم سێ ڕۆژێت تەنها بەردی بناغەکەی تاوتوی ئەکرێت ئەوە نییە ئێمە چاوەڕێکین لە سێم ڕۆژی ماستەر کلاسەکەیە استراتیجێکی ڕوون داڕەژرابێ نەخێر ئەمە کاتی ئەوێ ئەمە کاری زیاتری ئەوێ بە تایبەتی لە نێوان وەزارەتەکان خۆیانە بەڵام ئەوەی کە ئێمە کردومانە و ئێستاش بەرداوامین لەسەری هەنگاوی یەکەممان ناوە بیریشمان نەچێت 4 ساڵی ڕابردوو ئێمە نیشانمان ناوە کە ئەم
استراتیجیە یاخود ئەم کار و چالاکیانە زۆر گرنگ و جێگەی خۆی کردوەوە. بە نمونە بیهێنمەوە 4 ساڵی ڕابردوو کە لەگەڵ بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێم کارمان کردووە لە 3 شاری هەرێمی کوردستان لە هەولێر، لە سلێمانی، لە هەڵەبجا، بە هەمانگی لەگەڵ زانکۆکانە لەگەڵ ئامادەیەکان خولی ڕاهێنانمان کردوەوە بۆ مامۆستایان بۆ ئەوەی نیشانە سەرەتایەکانی توندڕەوی بدۆزنەوە لە گەنجانە و پاشان ئەو گەنجە کە نیشانەی سەرەتاییتیا هەیە گفتوگۆ دایالۆگ لەگەڵ یا بکرێت لەلایەن توێژەری کۆمەڵایەتی لە زانکۆکان لە ئامادەیەکان بزانین کێشەی ئەم گەنجە چییە، چکە جاری وا هەیە کێشێکی بەسیتە دایک و باوەک هەستی پێناکە یا مامۆستا هەستی پێناکە ئەم با بڵێ ناومێدی و بێهیوایە گەورە ئەبێ لەو گەنجەیە و ئەوەیە ئەبێتە هۆی توندڕەوی و ئەو گەنجە وردە بچێتە ناو تونێلی توندڕەویەوە. کاتێک چووە ناو تونێلی توندڕەویەوە ئیتر ئەوە لە با بڵێن دەسەڵاتی حکوومەتیش ئەکرێت کەمتر بێت بۆی بتوانێت ئەو گەنجە بێنێتەوە ناو کۆمەڵگەکەواتە ئێمە لە بیدایەتی تونێلەکەین ئەمانەوێت ئەو گەنجانە و مامۆستایان و دایک و باوکیشان ئاگادارکەینەوە لە هەڕەشەکانی توندڕەوی. ئەمە بەشێکی کارەکانمانەکە کردومانە لە هەمان کاتە سێمینار و خولی هۆشداریمان ڕێکخستۆ بۆ دایک و باوکان کە ئەوانیش ئاگاداری با بڵێن کوڕەکانیان کچەکانیان بنوە نیشانە سەرەتایەکان چۆن ئەدۆزنەوە ئەگەر کەسێک بەرەو توندڕەوی بڕوە. هەڵبەت ئێمە زۆر فۆرمی توندڕەویمان هەیە ئەکرێت دواتر باسی بکەین. بەڵێ کاگرێڵ دیارە بە شێوەیەکی گشتی باستەوە کرد کە ئێشتا بەردی بناغای ئەم ماستەر کلاسا وەکو پرۆژەیاسایەک دانرێت و دواتجار کاری لەسەر دەکرێت. بۆ کارکردن لەسەر ئەم پرۆژەیاسایە هاوکاریەکانی حکوومەت و پەرلەمانی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان چۆن دەبینن و چۆن هەڵیەسەنگێنن؟ خۆشبەختانە بە پەرۆشیەکی زۆرەوە و بایەخێکی زۆری پێیراوە لە سەرۆکایەتی هەرێمەوە لە پەرلەمانی کوردستانەوە لە سەرجەم وەزارەتەکانەوە بە سوپاسەوە تەبعاً ئەمە بایەخێکی زۆری پێدەدرێەوە ئەوانیش هاتوونەتە پێشەوە و بەجددی ئەیانەوێ پێکەوە بیر لەوە بکەینەوە چۆن بتوانی ئەم استراتیژیە دابڕێژین. هەمانگێکی زۆر باشەیە لە نێوان هەم وەکو ڕێکخراوەکەمان ڕێکخراوی سپارکی هۆڵندی هەم ئەم جیهەتانی کە باسم کرد و ئێمە تەبعانی مێژووی کارکردمان ئەگەڕێتەوە بۆ چەندین ساڵی ڕابردوو ئەوان ئاگاداری کار و چالاکیەکانی ئێمە و ئاگادارن لەوەی کە چی ئەخڵقێ لە ساحەکەشە و ئەوانیش دەرگان کردوەوە بۆ ئەوەی ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە کەسانی پسپۆر ئەهێنێ لەم بابەتەیە و شارەزایان هەیە ئەوان بێن ئەزمموی خۆیان لەگەڵ ئەم بەڕێزانەیە لەم ماستە کلاسەیە هاوبەشکەن و پێکەوە ئەو بابەتانە ئەو خۆراکانەی کە پێویستە بۆ بەرەنگاربوونەوەی توندڕەوی ئەو خۆراکانی کە پێویستە بۆ پێشکەشکردنی بەدیل بۆ گەنجان تاوتوێ بکرێت و دواتریش بەرز بکرێتەوە. لەبەرەوە بە سوپاسەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ پەرلەمانی کوردستان بۆ سەرۆکایەتی هەرێم خۆشبەختانە هەمویان هاتوونەتە سەرخەت و زۆر بەجیدی لەگەڵمانان. بەڵێ کاگرێڵ لە قسەکان تاوا ئەیبینم لەم ماستەر کلاسە ئاتانەوەی گەنج بکەنە سنتەر بۆ زیاتر جەختکردنەوەتان لەسەر گەنجانە. بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێدا تەمەەن ئێمە لە جیلی زیێتیان جیلی زیێت ئەو گەنجانن کە لە ساڵی 1996ەوە لە دایکبوون تا 2015 بەشێکی زۆریان تەمەنیان لە بینی 20 بۆ 6 ساڵە لە ئێستاە کە قسە ئەەکەین. ئەم گەنجانە پێویستیان بەوە هەیە بە بۆنەی هاتنی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و با بڵێن سنوورەکان نەماون لە بینی وڵاتانە ئەوان دەبینن هاوڕێیەکی ئەم گەنجانە لە وڵاتانی دراوسێ یاخود لە ئەوروپا لە ئەمریکا چ ژیانێک ئەگوزەرێ لە لای ئەوان چ خۆشیەک هەیە و ئەمە خۆی بەراورد ئەکا لەگەڵ ئەو هاوتەمەنانەی و دواتری ژێتەوە بیر ئەکاتەوە ئایا ئەم 5 ساڵی کە 10 ساڵی کە ژیانی لە کوردستان چۆنە بێ کە ئەبینێت هەوڵ ئەیە لەگەڵ هاوڕێکانیشی گفتوگۆ ئەکا مناقشە ئەکا سیرەکە سەکۆیەک نییە بتوانێت ئەو ناومێدی هەیەی دەری بڕێ ئەو بێهیوایی هەیەی لە لایەنێک لە جیهەتێک بۆ یەتە سەر سۆشیال میدیا بۆ نمونە ئەبینی وتاری نەشیاو ئەکەن لە کۆمنتی ناشرین
بڵاوەکەن و ئەمەش خۆی بۆ خۆی بەشێکە لە توندڕەوی ئەم گەنجانە ئێمە وەکو ڕێکخراوی سوپارەکە هەر کارەکانیشمان زیاتر لەسەر گەنجە بە تایبەتی لە وڵاتانی کە پاشماوەی جەنگەوە لە 2014 ئێمە کە لە کوردستان کارەکەین با بڵین گەنجمان لە چەقی ئیشەکانمان و لە سنتەری ئیشەکانمانە داناوە ئێمە هاتوین زەماڵی خوێندنمان پێشکەش کردووە بە گەنجان پێمان وایە گەنج ئەبێت با بڵین سەکۆیەکی بۆ دروست کرێ خۆی دەوڵەمەند کە بە زانست و زانیاری بتوانێت کەسایەتی خۆی دروستکات و کەسایەتی خۆی بدۆزێتەوە پاشان ئێمە هاتوین چەندین بە سەدان گەنج دەستمان گرتوون هاوکاری مادی و معنەویمان کردوون بۆی ببنە خاوەنکاری خۆیان وە لە ڕێگەی ئەوانیشەوە هەلی کار بدۆزرێتەوە لە لایەکەوە هاتوین خولی ڕاهێنانمان کردوێتەوە بۆ گەنجان بۆ لاوان لە شارەکانی هەولێر سلێمانی هەڵەبجە بۆ ئەوەی ببنە سەرکردەیەکی زیندوو لە ناو کۆمەلگاکەیان خۆشببختانە ئەبینین ئەم گەنجانە توانایەکی زۆر باشیان هەیە بەڵام بەداخۆ وەکو پێویست نەتوانراوە سوود لە توانێت ئەم گەنجانە ببینرێت بڵێ بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر ئەو ماستەر کلاسی کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت و هەوڵ دەدەن لە ڕێگەی پلانێکی نیشتمانیەوە ڕوبەڕووی تونند و تیژی ببنەوە سپاس بۆ ڕێهێڵ عزیز بەڕێوەبەری ڕێکخراوی سپارک لە هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان میوان بوو